ئفلیجی مێشک یاخود شەلەلدەماغ ئەو نەخۆشەی مرۆڤەکان زەلیلی سەرجێگا دەکات و هەندێکیان بێبەش دەکات لە گفتار و کردار و چالاکیەکانی ڕۆژانەی مرۆڤ. چۆن دەکرێت لایەنە پەیوەندیدارەکان زامنی ژیانێکی شایستە بەم کەسانە بکەن لە نێو خێزان و کۆمەڵگادا. ژمارەی نەخۆشانی ئفلیجی مێشک بۆچی لە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیادبوونە؟ چۆن دەکرێت مامەڵەیەکی دروست لەگەڵ ئەم کەسانەدا بکرێت بە چەشنێک کە لە خزمەت لایەنی دەرونی و کۆمەڵایەتیاندا بێت؟ معڕەزن بۆ هەموو شتێک. ئەم نەخۆشە ئەم شتانی خواردووە لەواتێ نەخۆشێکی تر جارێکتر بەر شتێک بکەوێت، مەسەلەن بۆ نمونە دەستی پسووتێ، مەسەلەن ئاگرێک بن، مەسەلەن حەب خوارد. پێش هەموو شتێ دایک و باوکەکە یەکەم تەفاعلیان یەکەم شتیان لەواتێ ئەوە بێکە لۆمەی خۆیان بکەن، بڵێن بۆ ئێمە مناڵێکی وامان بوو. منداڵی شەلەلدەماغ لە ساڵ 25 گیان زەکای ئاساییە، لە ساڵ 25 گیان زەکای بەتیئە، لە سەدا 50 ئەمێنێتەوە کە نەتوانێت هیچ شتێک نەزانێت فێر نەبێت. لەوانەیە ڕێژەکە زۆر لەوە زیاتر بێ، بەڕاستی ئێمە نازانین چونکە ئیحساییەکی وردمان نییە. بەرنامەی شەن شەوی شەممە کاتژمێر 8:05 لە NRTەوە پێشکەشتان دەکرێت.